ئەمە دیمەنی سرەی بنزینە لە خورماتوو بە شەکلە شۆفێران بەم جەژنە لە نێو ئۆتۆمبیلەکانیاندا ڕۆژان کردەوە بە ئومێدی وەرگردنی بنزین. قەیرانی بنزین لە خورماتوو دوای گواستنەوەی بەشە بنزینی خورماتوو لە کەرکووکەوە بۆ سەر سەلاحەدین زیاتر سەری هەڵداوە. ئەمە شۆفێرانی نیگەران کردووە. فإذا ما تبات تتأخر عليك الوقت. ئەگەر شەو لێرە نەمێنیتەوە سەرەت بەرناکەوێت. ئەوە جەژنیشە. دەمانەوێت دەرچین بۆ گەڕان و سەیران. من لە دوێنێەوە شەوە لە سرەدام تاکو زوو بنزین وەربگرم، چونکە لە ئێستادا یەک وێزگە کار دەکات لە شارەکەدا. جاي يشتغلون بي. من یەکێکی خۆمم لە پێنج بەیانیەوە سیرەم کردەوە، هەشت نۆی بەیانی هێشتانە سەعاتێتر سیرەم ناوێت، دوی تر لەوانەیە سیرەم بێت. خەڵکێکە لە نۆی ئێوارەوە سیارەکەی وەستانەوە ڕۆیە لە عێراقا خاستن بەر لە کەرکووک و دووسە هەزمەی بنزینەیە. من وەکو پێم گەیشتەوە ڕێن لە محافزەی سلاحەدین لە حەوت بەیانیەوە بنزینخانە ئاکرێتەوە بۆ 12 شەو، لە هەندێک شوێنەیە هەر داناخرێت. لە ئامرلی 20 دقە دوورە لەم شارەوە، 20 دقە ڕێیە بە سیارە 20 دقە ڕێیە. ئەڵێ هەزمە هەر نییە بۆ خۆت بڕۆ پڕیکە و لەولاوە دەرچوو بە وەرەقەیش نییە. دە و نیم دە یانزە ئەگەر سیرەمی بێت ئەگەر بێت بێ تەمەنم هەفتا و پێنج ساڵە، هەفتا و پێنج ساڵ بەبانم نەگوە خوارد. ئەمە حاڵ بنزینخانەی حکوومەتەوە، ئەمە حاڵ سەعبە و بنزینخانەی بان شارعەکان من ئەگەر لە بنزینخانەی بان شارعەکان وەخوا ئەوە شەشسەتی گوێ نایەمەیە نایەمەی لە بنزین پرکەم. ئەو بنزینخانەکانیان هەڵگردەی ساکە ئەمە بۆ حەسار اقتصادی دەخوات چیکە بدانە بۆ سەعات دووش هەیە خەڵکەکە سیرەی نایەوە بەر ئەم ئاورباران و بەر ئەم تەموت. دیارەوە ئێمە لە سەعات 4 بەیانیەوە سرەمان گردە لەم بنزینخانەیە، سەعات 9 یان بنزین نەماوە بنزینخانە خۆتان بینیتانە. ئەو بنزینخانەکەی ترت لەژێر چاکردنەوەیە، بۆیە نازانم ئیدارەی شار لەکوێیە، قایمەقامێتی شار لەکوێیە بۆ ئەوەی ئەم قەیرانەمانە چارەسەر بۆ بکە. جاران ئێمە هاتین بە 10 دقە بە چارەکێک بنزین خۆمان وەرەگرت. ئێستا ئەوە تا 2000 سیارە ئێسیاوە لە سەعات 4 بەیانیوە ڕاوەستاین ئیسە سەعات 9 تیان وەڵا بنزین نەما. باوڵی جێگری فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بنزین بۆ شاری خورماتوو نێدرا. لە پاش پشووەکانی جەژنیش هەوڵەکانی زیاتر دەبێت بۆ چارەسەری کێشەی سوتەمەنی قەزاکە. لە کاتێکدا جەژنە و هاوڵاتیانی زۆربەی شارەکان سەرقاڵی سەیران و گەشتکردنن، بەڵام لە خورماتوو بەشی هەرە زۆری هاوڵاتیان لە سرەی بنزیندا وەستاون. ئەمەش بەهۆی ئەوەی قەیرانی سوتەمەنی لە نێوان بەرداشی بەرهەمە نەوتیەکانی سەلاحەدین و کەرکووکدا زیاتر لە مانگێکە چارەسەر نەکراوە. کاروان حەبیب، کورد سات نیوز، خورماتوو.